ئەمە لەم هاوای دەڕاتون دەخمەدا ئاغای دکتور دلێری شینا کە شتم پێ معرەفی کردبووین لەم هاوای ژامە نادان نەتەورێزە لەوێ چارەسەر بۆ نەکەوتان حتا سەرەتانی سینەیە دوایش کەمە هاتین خمەدای دکتور لێرە کە مەعاینەی بکە چونکە هات بۆکنی کوتبووی نەخێر هیچ وانێ نیگەرانی ناوێ هیچ شتێک نییە هیچ مشکلێک نە شکری خودای ئەلانش کە هاتون لەگەڵ خێزام لەم هاوای دەڕاکاتون بە واستێ خوشکمەوە هاتینە ئێرە خمەدای دکتور بزانین دکتور چ دەفەرمێ ئینشەڵڵا کە مشکلی نەبێ ئەویش ئەمە لە خزمەتی هەمووان دانا کوردستان هەموو یەک پارچەیە مەهاباتیش بەشەکە لەمە ئەمەش مەهاباتین کوردەکانی ئێران کوردەکانی تورکیا کوردەکانی سووریا کوردەکانی عێراق ئەوەی کە پارچە پارچەی کردینە زوڵم و ستەمەکە لەسەرمان کراوە ئیلا ئەمە هەمومان کوردین شانازی دەکەین بە کوردایەتیمان شانازی دەکەین بە دینداریمان زۆر بەخێر بێت مەمنون مای دکتور لە خزمەتتان دایم بە قورباندم میهرەبانی دڵسۆزی و لێزانی